ئەمریکا و ئێران لەسەر چی ناکۆکن؟ چۆن دەتوانن خزمەتی بەرژەوەندیەکانی یەک بکەن؟ ئایا ئەمریکا لە بەرژەوەندی ئێران کار دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەرژەوەندی و ململانیەکانی ئەمریکا و ئێران تا ئێستا بۆ زۆرێک لە شیکەرەوە سیاسیەکان جێگەی سەرنج و گومانە. بەڕووکەش ئەو دوو وڵاتە دوژمنی سەرسەختی یەکترین، بەڵام هەندێک پێیان وایە پەیوەندیەکی تەواوکاری و بەرژەوەندی گەورەی هاوبەش ئەو دوو وڵاتە پێکەوە دەبەستێتەوە. بە جۆرێک لەسەر چەندین ئاست بە هەڵوێست و جوڵەکانیان خزمەتی یەکتریان کردووە. لەو بارەوە گەورە ڕاوێژکاری ئایەتوڵڵا خامنەیی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران ڕایگەیاند ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و ئەفغانستان سوودی بە ئێران گەیاندووە، ئەویش بە دوورخستنەوەی دوژمنەکانی ئێران لە ناوچەکەدا. جەنەڕاڵ یەحیا ڕەحیم سەفەوی ڕاوێژکاری باڵای ئایەتوڵڵا خامنەیی لە وتارێکدا لە شاری یەزد ئاماژەی بەوە کرد ئەمریکیەکان لەو دوو ئۆپراسیۆنەدا دوژمنەکانمانی لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای ئێران ڕووخادووە کە سوودی بۆ ئێران هەبووە. مێژووی بەرژەوەندی هاوبەشەکانی ئەمریکا و ئێران. بەرژەوەندی هاوبەشی سەرکردایەتی سیاسی ئێران لەگەڵ ئەمریکیەکان شتێکی نوێ نییە، بەڵکو مێژووی ئەو پەیوەندیە دەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی کۆماری ئیسلامی ئێران لەسەر دەستی ئایەتوڵڵا خومەینی بە هاوکاری ئەمریکیەکان. ئایەتوڵڵا خومەینی دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران، ئەو کەسەی کە ئەمریکای بە شەیتانی گەورە ناودەبرد، لە ڕۆژی 6 نۆڤەمبەری 1979 پەیامێکی نهێنی بۆ واشنگتن نار. بەپێی راپۆرتێکی BBC و بە پشتبەستن بە بەڵگەنامە نهێنیەکانی دەستگای هەواڵگری ئەمریکا کە لە ساڵی 2008دا بەشێکیان بۆ ڕایگشتی ئاشکراکران، خومەینی لە ماڵەکەی خۆیەوە کە لە دەرەوەی پاریس بوو ڕێکەوتنێکی پێشکەش بە ئیدارەی جیمی کارتەر سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا کردو بە کارتەری وتووە سەرکردە سەربازیەکانی ئێران گوێتان لێدەگرن، بەڵام خەڵکی ئێران فەرمانەکانی من جێبەجێ دەکەن. هەر بۆیە خومەینی پێشنیاری ئەوەی بۆ کارتەر کرد ئەگەر ئەو بتوانێت کاریگەری خۆی لەسەر ئاستی سەربازی لە ناوخۆی ئێراندا بەکار بهێنێت بۆ ئەوەی بەبێ شەڕ خومەینی دەسەڵات بگرێتە دەست، ئەوە ئەمیش میلەت ئارام دەکاتەوە و بەو جۆرە دەتوانرێت سەقامگیری بگەڕێتەوە و بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوڵاتیانیش لە ئێران بپارێزێن. لەو کاتەدا پشێوی باڵی بەسەر ئێراندا کێشا بوو، خۆپشاندەران لەگەڵ سەربازەکان تێک هەڵچوو بوون، دوکان و بازاڕەکان داخرا بوون، خزمەتگوزاریە گشتیەکان ڕاگیران. لەم نێوەندەدا مانگرتنی کرێکاران ڕۆیشتنی نەوتی ڕاگرتە بوو کە ئەوەش بەرژەوەندیەکی گرنگی ڕۆژ ئاوای خستە بووە مەترسیەوە. بە جۆرەی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی، خومەینی هەوڵی زۆری داوە بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی ئەمریکیەکان پلانەکانی بۆ گەڕانەوە بۆ ئێران ناخەنە مەترسیەوە، تەنانەت بە شێوەیەکی شەخسیش بۆ بەرپرسانی ئەمریکی نووسیوە و دڵنیای کردوونەتەوە کە خەمی بەرژەوەندیەکانیان لە ئێراندا نەبێت، بە تایبەتی نەوت. پەیوەندیە دیبلۆماسیەکان. لە ئەنجامی دەستبەسەرداگرتنی باڵیۆزخانەی ئەمریکا لەلایەن ئێرانەوە لە 4 تشرینی دووەمی 1970 ئەمریکا و ئێران لە مانگی نیسانی 1970دا پەیوەندیە دیبلۆماسیەکانیان پچڕان. ئێران و ئەمریکا لە دوای 7 نیسانی 1970ەوە هیچ پەیوەندیەکی دیبلۆماسی فەرمیان نەبووە. ئێران هیچ باڵیۆزخانەیەکی لە واشنگتن دیسی نییە، بەڵکو پاکستان وەک دەسەڵاتی پارێزتنی بەرژەوەندیەکانی ئێران لە ئەمریکادا کار دەکات، لە کاتێکدا سویسرا وەک دەسەڵاتی پارێزتنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ئێراندا کار دەکات و خزمەتگوزاری کونسوڵگەری سنووردار پێشکەش بە هاوڵاتیانی ئەمریکی لە ئێران دەکات. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی لە راپۆرتێکیدا دەڵێت هەڵوێستی ئێران بەرامبەر بە ئەمریکا وەک ئەوە وایە کەسێک دژایەتی بۆ یەکەمین خۆشەویستی خۆی دەرببرێت و سوکایەتی پێ بکات کە ڕەنگە لەگەڵیدا توندوتیژ بوو بێت، بەڵام لەگەڵ ئەوەدا تا مەزرۆشە بۆ ئەوەی دووبارە ببێتەوە هاوبەشی. زۆر جاریش ئەو هێڵەی ڕق و خۆشەویستی دابەش دەکات هێڵێکی تەنکە. هاوکاری سەربازی و ئەمنی نێوان ئێران و ئەمریکا. عەلی ئەکبەر ڕەفسەنجانی سەرۆکۆماری پێشووتری ئێران لە کاتی شەڕی ئێران و عێراق لە ساڵی 1980 تا 1988 دەستی بە پەیوەندی نهێنی لەگەڵ ئەمریکیەکان کرد بۆ وەرگرتنی چەک. ئەوەش دوای ئاشکرابوونی بووە هۆی ئابڕۆچوونێکی گەورە بۆ ئیدارەی ئەو کاتەی حکوومەتی ئەمریکا کە زۆر جار بە ئابڕۆچوونی ئێران کۆنترا ناو دەبرێت. Mr. Niels, this is apparently one of the transcripts of tape recordings that I caused to be made of my discussions with the Iranians. I would like to know... ئابڕۆچوونێکی سیاسی بوو لە ئەمریکا کە لە خولی دووەمی ئیدارەی ڕیگاندا ڕوویدا
لە نێوان ساڵانی 1970 بۆ 1986 بەرپرسانی باڵای ئەمریکا بەنهێنی ئاسانکاریان بۆ فرۆشتنی چەک بە نایاسایی بە ئێران کرد کە لەو کاتەدا گەماروی چەکی لەسەر بوو. چاودێرانی سیاسی دەڵێن نزیکەی 35 ساڵە ئەمریکا و ئیسرائیل هەڕەشە لە ئێران دەکەن، بەڵام تا ئێستا هەڕەشەکانیان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. لە کاتێکدا لە ماوەی ئەو چەند ساڵەدا چەندین وڵاتی عەرەبی و ئیسلامی تریان کاول کردووە، بە جۆرێک زۆرێک لەو وڵاتانە هاوپەیمانی ئەمریکا و خۆرئاوا بوون. راپۆرتەکان ئاماژە بە بەردەوامی پەیوەندی هەواڵگریەکان دەدەن لە نێوان ئەو دوو وڵاتەدا. مانگی ڕابردوو ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی ئاشکرای کرد کە بەرپرسانی ئەمریکا بەر لە هێرشەکەی داعش بۆ سەر شاری کرمان کە نزیکەی 400 کوژرا و برینداری لێکەوتەوە بە نهێنی بەرپرسانی ئێرانیان لەو هێرشە ئاگادار کردوێتەوە. هەر هەمان ڕۆژنامە دەڵێت بەر لە هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا بۆ سەر پێگەی میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراق و سووریا، واشنگتن کاتی پێویستی دابوو بە تاران بۆ ئەوەی بتوانێت شوێنی ڕاوێژکارەکان و بەرپرسە سەربازیەکانی بگۆڕێت. پێشتریش دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ئەوەی ئاشکرا کردهبوو کە بەر لە هێرشەکانی ئێران بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق بەرپرسانی ئێران ئیدارەی ترامپیان ئاگادار کردوێتەوە لە کاتی هێرشەکان و ترامپیش بە مەرجی ئەوەی زیان بە هیچ سەربازێکی ئەمریکی نەگات گڵۆپی سەوزی بۆ ئێران هەڵکردهبوو بۆ ئەنجامدانی هێرشەکان. هەروەها حوسین ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران دەڵێت وڵاتەکەی و ئەمریکا لە ماوەی جەنگی نێوان حەماس و ئیسرائیلدا چەند جارێک بە تایبەتی لەم چەند هەفتەیەی دوایی نامەیان گۆڕیوەتەوە. لەبارەی ناوەڕۆکی نامەکانەوە ئەو وەزیرەی ئێران ڕۆژی شەممە 10 شوبات بە ڕۆژنامەنووسانی وت ئەمریکا داوای لە ئێران کردووە بە حیزبوڵڵای لوبنان بڵێت زۆر لە جەنگی غەزە نەچێتە پێشەوە و لە دژی ئیسرائیل نەوەستێتەوە.